باشە لەناو ئەم نیوە بەشی مێشکە تەبەن چەپ و ڕاست یادگەیەکمان هەیە پێوترێت ینی میمۆریەکمان هەیە لە سێ بەش پێک هاتووە ئەمیش بە هەمان شێوە زۆر بە خێرایەچم بەسەریا یادگەیەکمان هەیە پێوتێ یادگەی هەنووکەیت یعنی ئەو مابەتانی کە ئەی بینیت وەکو ژمارەی مۆبایل ڕاستەخۆ کە پێویستت دەوێت لەبیر دەچێتەوە ئەڕاتە ناو دەفرێکە لە یەک چرکەوە تا سێ خولەکە یادگەیەکی ترمانێ یادگەی سەرقاڵە ئەو بابەتانی کە خوێنەوە زیاتر فێرخواز ئەو کتێبانە کە خوێنەوە ئەم حاڵەتە ئێمە زۆر بەکارهێنین غەڵەتە ئەڕاتە ناو یادگەی پێوتێ یادگەی سەرقاڵ ماوە کورتە لە ماوەی هەفتەیەکا بابەتەکانت بیرەچێت و تایە یادگەیەکیشمانێک کە یادگەی هەمیشەی پێوترێت یادگەی ماوە درێژت دوای ساڵێک بابەتەکان لەبیر ئەمێنێتەوە تیانە لەبیر چوونەوە کێ دەکەوێت بەڕێزان لەبیر چوونەوە کەوێتە ناو ئەم دوو بازنەیەوە ئەم دوو یادگەیە لە بیرچوونەوەکانەکەوێتە ئێرەوە بەچی خێنە یادگەی هەنووکەیی لە دووبارەکردنەوە ڕاهێنان و سەرنج کاتێکە تاقیکردنەوەیەکمانەیە بۆ مای هەفتەیەک دوای هەفتە پێناسەکەی لێ برسە لە بیری نەماوە هەمومان فێرخوازبی نەزانین بۆ چونکە ئەکوێتە ناو ئەم یادگەیەوە یادگەیەکی زۆر سەرقاڵە مەشغوڵمان کردووەتیایە بە تکنیک و تەرکیز و کۆدبەندی ئەخرێتە ناو ماوەدێش بەڕێزان دەورە یادگە بەس باسی ئەمەکات سیرکەم بەڕێزان ئەمەیە چۆن بیخێنە ناو ماوە درێژ و وەکو ڕوخساری لێ بکەین بە مناڵی هەمومان بەکارهێناوە هەر هەمووی و تکنیکانە مهارەتەکانمان هەبووە بەڵام ئێستا خەریکین سیستمی پەروەردەیی ئێمەی کردن باشە لێ بچوونەوەکەوێتە ناو ئەم دوانەوە یان ئەکەوێتە ناو چەپی مێشکۆ عادەتەن لای ڕاستی مێشکیش ئەکەوێت ئایا ڕاست باشە یان چەپ بەکاری بێنین هەردووکی ئەبێ هەردووکی ئەکتیڤ و چالاک بکرێت